وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجامی تاقیکردنەوە گشتیەکانی 12 ئامادەی ڕاگەیاند و ناوی یەکەمەکانی لەسەر ئاستی هەرێمی کوردستان بۆ بەشەکانی زانستی و وێژەوی و پیشەیش ئاشکرا کرد. خۆشبەختانە ئەو ساڵ لە هەر پارێزگایەک لە سنووری هەر پارێزگایەک نمرەی بەرز هەیە لە پۆلێک یان لە بەشێک لەو بەشانەی کە تاقیکردنەوەی لە درایە. بۆ نمونە لە بەشی وێژەیی لە هەرێمی کوردستان یەکەمەکە لە سنووری پارێزگای دهۆکە. یەکەمی زانستی لە هەرێمی کوردستان لە سنووری پارێزگای سلێمانیە. یەکەمین نمرە لە پۆلی نۆی بنەڕەتی بەرزترین نمرە لە شاری هەولێرە. یەکەمی پیشەیی کە پیشەیش بۆ ئێمە زۆر گرنگە لە ئایندە دەبی زۆر گرنگی پێ بدەین لە گەرمیانی خۆشەویستە. لە سەراستی هەرێمی کوردستان یەکەمی بەشی زانستی قۆناغی 12 ئامادەی محەممەد زانە محەممەد بوو کە خەڵکی پارێزگای سلێمانیە. یەکەمی بەشی وێژەیش لە پارێزگای دهۆک بوو بە ناوی بێخەڵ نوعمان. یەکەمی پۆلی نۆی بنەڕەتیش سەدا جەعفەر کەریم بوو خەڵکی کۆیەی سەر بە پارێزگای هەولێرە. یەکەمی بەشی پیشەیش ئارام محەممەد عومەرە کە خەڵکی گەرمیانە. هەموو ئەندامانی خێزانەکان و هاوڕێکان و مامۆستاکان هەمویان هاوکارم بوون و ڕۆژانەش 7 بۆ 8 ساعت سایمە کرد. ئیترا ڕۆژویا بوو کەمتر یان زیاتر بەو شێوە. يعني اگه بجمت 6 ساعت من بین خود دا 18 ساعت که بیندان یه دیگه خرمت خواند بس خواندن من محاوله کردن فرمانچه بجه بینم. لشاری کویا و لسه پارێزگای و لسه ئاسیارێم لە پۆلی نۆ یەکەم بووم. زۆر سپاسی مامۆستاکان و بەڕێوەبەر و دایک و باوکم دەکەن کە زۆر هاوکارم بوون. وەزیری پەروەردە ئاشکرای کرد ڕێژەی دەرچوون لە بەشی زانستی 136.86 بووە و ڕێژەی دەرچوونیش لە بەشی وێژەیی 134 بووە و ڕێژەی دەرچوون لە نۆی بنەڕەتی 161 بووە. بەپێی ئامارەکانی وەزارەتی پەروەردەش 255,000 خوێندکار پۆلی نۆی بنەڕەتی و 12 ئامادەی لە هەرێمی کوردستاندا بەشداری تاقیکردنەوەکانیان کردووە. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.